لە شەوێکی پاک و بێگردی ساماڵدا دوور لە ڕووناچی شارەکان نزیکەی 2000 ئەستێرە بە چاوی ئاسایی دەبینرێت. ئەگەر هەر کام لەو ئەستێرانە بە نمونە وەربگری و ڕوانگەی بکەی و شوێنەکەی دیاری بکەی لە ئاسمان، ڕۆژی دواتر بۆت دەردەکەوێ کەوا هەمان ئەستێرە 4 دقیقە یاخود 4 خولەک زووتر لە هەمان شوێن دەردەکەوێتەوە. ئەوە دەردەخاتن کە لە ماوەی مانگێکدا هەر ئەستێرەیەک نزیکەی 120 دقیقە یاخود 2 کاتژمێر زووتر هەڵدێتن و لە ماوەی ساڵێکدا نزیکەی 24 کاتژمێر کاوە دەگەیەنێ ئەگەر بمانەوێت ئێمە هەمان ئەستێرە لە هەمان شوێن ببینینەوە لە هەمان کاتدا، ئەو پێویستە 1 ساڵی تەواو چاوەڕێ بکەین. ئەو گۆڕانکاریش لە شوێنی هەڵاتنی ئەستێرەکان دەرەنجامی سۆڕانەوەی گۆی زەویە بە دەوری خۆردا. بابری و سۆمەڕیە کۆنەکان بەر لە هەزاران ساڵ توانیتیان کەوا شوێنی ئەستێرەکان بە وردی دیاری بکەن، هەروەها کاتی ڕوودانی ڕۆژگیران و مانگگیران بۆ ماوەی 100 ساڵی داهاتوو زۆر بە وردی دیاری بکەن و هەروەها چەندین ناویان بۆ ئەستێرەکان و کۆ ئەستێرەکان دیاری کردووە بە شێوەیەکەوە ئەستێرەکان یاخود هەر کۆمەڵە ئەستێرەیەکیان سواندووە بەو ئاژەڵانەی یاخود بەو ئامراز و ئامێرانەی کەوا ڕۆژانە بەکاری دێنن، وەکو بۆ نمونە سەتڵ، وەکو ورچ، وەکو گا، ئیتر هەتا دوای لە هەر کولتورێک لە وڵاتانی جیهان ناوێکی تایبەتیان بۆ کۆستێرەکان داناوە، وەکو بۆ نمونە یۆنانیەکان یاخود ڕۆمانیەکان، سۆمەریەکان. ئیتر ئەو بوو ساڵی 1938 کۆمەڵی فەلەک ناسانی جیهانی کۆبنەوەیان ئەنجامدا بۆ یەخستنی ناوەکان و کۆمەڵەکانی ئەسمانیان بۆ 88 کۆمەڵە دیاری کرد. لەو 88 کۆمەڵەیە نزیکەی 12 کۆمەڵە ئەستێرە هێڵی پێداچوونی ڕۆژ و هەسارەکانی تێدایە کە پێی دەڵێن ئیکلیپتیک لاین. بەواتایەکی تر ئەگەر ئێمە ڕوانگەی ڕۆژ و هەسارەکان بکەین، ئەو هەسارانەی تەبعاً کە بە چاوی ئاسایی دەبینرێن وەکو مشتری و مەریخ، ڤینۆس لەگەڵ عتارد دەبینن بە هێلێکدا دەڕۆن لە ئاسمان، هێلێکی دیاری کراوە، مانگ و ڕۆژیش بە هەمان هێل تێپەڕدەبن، ئەو پێی دەڵێن ئیکلیپتیک لاین. ئەو 12 بورجێکەوە ڕۆژ و هەسارەکانیدا پێدا تێپەڕدەبێت پێی دەڵێن زۆدیاک بە زمانی ئاسترۆلۆژی یاخود ئەستێرە زانی، کە بەڕاستی وشەیەکی کوردی دیاری کراو نییە بۆ ئەو بابەتە، چونکە دووشت هەیە، ئاسترۆنۆمەر هەیە کە زانای فەلەکناسی، ئاسترۆلۆجیست هەیە کەوا گوایە داهاتووی مرۆڤەکان دیاری دەکەن لە ڕێگەی خوێندنەوەی شوێنی ئەستێرەکان یاخود شوێنی مانگ و هەسارەکان بە گوێرەی بورجەکان. دیارە لە دێر زەمانەوە ئەو بابەتە بەکار هاتووە بۆ دیاریکردنی کەسایەتی مرۆڤ، جۆری کەسایەتی مرۆڤ، هەروەها داهاتووی مرۆڤ چۆن دیاری دەکرێت. طبعاً هەروەکو باسم کردکەوا ڕۆژ نزیکەی مانگێک یاخود مانگ و شتێک لە بورجێک دەمێنێتەوە لە ئاسمان، ئەو کاتی ئەتوو لە چ کاتێک لەدایک بووبی ڕۆژ لە کامە کۆمەڵی بیتن، تۆ بەو بورجە بانگ دەکری. بۆ نمونە گرتۆ لە 25 لەدایک ببی، لە 25 عادەتەن ڕۆژ لە بورجی میزانە، ئەو کەسێک کەوا لەو کاتە لەدایک دەبی پێ دەڵێن بورجی میزان. ئیتر بەو شێوە یاخود ئەوەی مانجی 12 لەدایک دەبیتن کۆتایی مانجی 12 دەبێتە بورجی کەوان بۆ نمونە، لەبەرەوەی ئەو کاتە ڕۆژ لە بورجی کەوانە. لە ڕووی زانستیەوە ئایا ئەسڵ و ئەساسێکی هەیە ئەو بابەتەیان؟ نا، لە ڕووی زانستیەوە هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە، هیچ زانکۆیەکی معتەبەر، هیچ دەستگایەکی معتەبەر لە دنیا حساب بۆ ئەو مۆزوعە ناکە، لەبەر ئەوەی بنچینەیەکی زانستی نییە، هەروەها ناکرێت لە ڕووی زانستیەوە لێ کۆڵینەوەی لەسەر بکرێتن، لەبەرەوەی هیچ دلیل نییە لەسەر ڕاستی و دروستی ئەو بابەتە. لە ئیجتیهاداتی شەخسی لە ڕەئی بێبنەما زیاتر هیچی تر نییە. لە ئینگلیزەکەی ئیستیلاحێکی لە بۆ بەکاردێت کە سودۆساینسە. سودۆساینس واتە شتێک لە ڕواڵەتدا بە زانست دەچێت بەڵام بە هیچ شێوەیەک زانست نییە. کاتێکی خۆش.